بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکدا ئینشاء الله. داوا لە خوای گەورە دەکەم ئەو نوێژ و تاعەت و تەراویحەی کردمان خوای گەورە لێمان وەرگرێ ئینشاء الله. ئەومان و بوون و زەحمەتەی لە پێناوی خوادا ئەیکێشین، خوای گەورە ئینشاء الله لێمان قبول کات. خوای گەورە بمان خاتە بەهەشتی بەرینەوە و لە عەذابی قەبر و ئاگری جەهەنەم بمان پارێزێ ئینشاء الله. دەفین المەلائکە، ئەو شەهیدەی فریشتەکانی خوا دفنیان کرد و شاردیانەوە کێ بوو؟ ئەو شەهیدەی مەلائکەی خوا ئەسپەردەیان کرد و بە خاکیان سپارد کێ بوو؟ ناونیشانی وتاری ئەم شەومانە پشت بەخوا ئەصحابی پێغەمبەر صلى الله عليه وسلم خوا هەڵی بژاردن کە ببن بە هاوڵی پێغەمبەر صلى الله عليه وسلم. ئەوان بوون ئەم دینەیان سەرخست، ئەوان بوون پشتگیری پێغەمبەریان کرد صلى الله عليه وسلم. لە پاداشتی ئەو دیفاعی کە کردیان لە پێغەمبەر صلى الله عليه وسلم، لە پاداشتی ئەو ماندووبوونەی لە پێناوی خوادا، خوای رب العالمین هەر یەکە و خەڵاتێکی پێبەخشین، هەر یەکە و ڕەمزێک بوو، هەر یەکە و پلەپایەیەکی هەبوو ئەوەندە پلەپایەی زۆر بوو فریشتە ئەیان شۆرد لە کاتی شەهید بوونیا. هەیە فریشتە سڵاوی لێ ئەکا، هەیە فریشتە شەرم و حەیای لێ ئەکا، وەکو عوسمانی کوڕی عەفان، یەکێ لەو هاوڵانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبارەیەوە ئەفەرمێ دەفین المەلائکە، ئەمە ئەو کەسەیە فریشتەکانی خوا ئەسپەردەیان کرد و بە خاکیان سپارد و شاردیانەوە. سەحابەیەک بوو ناوی عاصمی کوڕی ثابت بوو، عاصم ابن ثابت، یەکێ بوو لە بەتەڵەکانی سەحابە، یەکێ بوو لە قارەمانەکانی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، یەکێ بوو لەوانەی کە هیچ کەسێک ناتوانێ فتوکوبی بکات، یەکێ بوو لەوانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم شاهدی قارەمانی و بەتەڵی بۆیاوە. ئەم پیاوە کە مسلمان بوو هاتە خزمەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم، شایەتمانی هێنا وتی ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، لەسەر خۆم نەزرم کردووە هەتا ماوم دەستم بەر دەستی بتپەرست و کافر نەکەوێت، جەستەم بەر جەستەی کافر نەکەوێت، هەتا ماوم ئەمە وعدم یاوە بەخوا و داوا ئەکەم لە خوا بە مردوویش جەستەم دەستی کافری بەر نەکەوێت. داوا لە خوا ئەکەم خوا دوعاکەم قبول بکات. جەنگی ئوحود ڕوویە، کاتێ شەڕی ئوحود ڕوویە، لە پشتەوە بێباوەڕەکان
هجوميان هێنا و ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆنتڕۆڵی خۆیان لەدەستدا و کەوتنە ناوەڕاستی دوو لەشکری کافرانەوە لە پێشەوە ئەبوو سوفیان لێی ئەدان لە دواوە خالد لێی ئەدان ئالەویا عاصمی کوڕی ثابت دەستی کرد بە دیفاعکردن لە پێغەمبەر صلی الله عليه وسلم و لیوا و عەلەمی مسلمانەکان لە جەنگی ئوحودا بەدەستی عاصمی کوڕی ثابت بوو لیوای ئیسلام بەدەستی ئەوە بوو ڕوبەڕووی لیوای کافرەکان بوویەوە لێی یا و کوشتی برای ئەو کەسەی کە کوشتی لیوای کافرەکانی بەرز کردەوە و ڕوبەڕووی عاصم بوویەوە و هەر لە جەنگی ئوحودا عاصم لەویشی یا و ئەویشی کوشت خوشکی ئەم دوانە چاوی لێ بوو عاصم چی ئەکا بە براکانی و چ دیفاعەکە لە مسلمانەکان و چۆن ورەی سەحابە بەرزەکاتەوە خوشکی ئەم کافرانە کە کوژران بەدەستی عاصم ناوی سولافە بوو هاواری کرد وتی من یأتینی برأس عاصم أشرب في جمجمته الخمر وأعطي وزنها ذهبا لمن يأتيني وتي هركس سري عاصم بو بينت سري عاصم بو بينت هركسيك سري هالكولمو عرق وشراب كما ناو سري وبيخوموا بوزني سري عاصم أعطوني أدمه بهر نوعبو أصحاب لأحدا رزقاريان بو هنديكيان زۆربەیان پلەی شەهیدیان بەنسیب بوو یەکێ لەو کەسانەی لە ئوحودا ڕزگاری بوو عاصمی کوڕی ثابت بوو یەکێک بوو لەوانەی هەموو قورئانیشی لەبەر بوو قورئان تا کوێ دابەزی بوو چەنەی دابەزی بوو هەمووی لەبەر بوو جەنگی ئوحود تەواو بوو پاش ماوەیەک فاجعە و موسیبەتێکی تر ڕووی کردە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ هاوڵان ئەویش فاجعەی ڕەجیع و فاجعەی بیری مەعونە بوو ئەم کارەسات و فاجعەیە چۆن بوو کۆمەڵێک بێباوەڕ هاتنە مەدینە هاتن ئیعلانی مسلمان بوونی خۆیان کرد مسلمان بوون ماوەیەک لە مەدینە مانەوە و نوێژیان کرد و شاتمانیان هێنا و مسلمان بوون زارەکی کاتێ ویستیان بڕۆنەوە بۆ منطقەی خۆیان وتیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوا لێ دەکەم کە کۆمەڵێک کەسی شارەزامان لەگەڵا بنێرە بۆ ئەوەی لە منطقەی خۆمان فێری دینداریمان بکەن بۆ ئەوەی لەوێ دینمان فێرکەن سەفیری تۆ بن پێغەمبەر صلی الله عليه وسلم شەش کەسی لەگەڵا ناردن یەکێک لەوانە کە کردی بە گەورە و ئەمیریان عاصمی کوڕی ثابت بوو لەگەڵیان ڕۆشتن لە ڕێگەیە گەیشتنە بیری مەعونە پاشگەز بوونەوە لە دینەکەیان خیانەتیان کرد و غەدریان کرد بەرامبەر ئەو شەش کەسە مسلمانە ناسدارە وەستانەوە و چواردۆریاندان زانی بوویان سولافە وعدی یاوە هەر کەسێ سەری عاصمی بۆ بێنێت بە ئەندازەی قورسایی سەری عاصمی کوڕی ثابت ئاڵتون ئەبەخشێت بەو کەسەی سەری عاصمی بۆ بێنێت شەش کەسەکە کە دەورە دران لەلایەن ئەو قەومە خیانەتکارەوە کە قەومێک بوون پێیان ئەوتن قەومی ڕەعل و قەومی غەزوان ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم هەتا ئەو ڕۆژە وەفاتی کرد دوعای لێ کردن دوعای لەو قەومە ئەکرد چونکە غەدریان لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم ڕوبەڕوویان بوونەوە ئەوانیش دیفاعیان لە خۆیان کرد
دووسێ نەفەریان شەهید بوو. عاصم بە پاڵەوانی و بەتەڵی خۆی ڕۆبەڕووی بوونەوە بەعزێکی لێ کوشتن. وتیان ئێمە بە ڕوبەڕووبوونەوە چاری ناکەین، با لە دوورەوە تیری تێبگرین، تیر یا بەرد یا تیر. لە دوورەوە تیریان تێکرد و بەردیان تێکرد و لە دوورەوە عاسمیان شەهید کرد. کە عاسمیان شەهید کرد، عاسمیش بە زیندویەتی دەستی بەر دەستی مشریک و کافر نەکەوتووە و داواشی لە خوا کردووە کە خوایە بە مردوویش جەستەم بەر جەستەی کافر و مشریکان نەکەوێت. ویستیان بڕۆن تەرمەکەی بێنن و سەرەکەی بەرن بۆ سولافە ئاڵتونیان باتێ. خوای پەروەردگار جەلە جەلالوه جوندیە لە جوندیەکانی خۆی نارد بۆ جەستەکەی عاسمی کوڕی سابت. هەنگێک پورەی یابوو، هەنگ دەمەوبەهار بوو، هەنگەکە هات ڕێک بەسەر جەستەی عاسمەوە نیشتەوە. هەر مشرکێ نزیکی تەرمەکەی عاسم بکەوتایە یەکسەر پەلاماریان ئەدا هەنگەکان و ئەیان خوارد. وتیان واز بێنن با بکەوێتە شەو هەنگەکان ئەڕۆن و شەو ئەچینە هێنین، ئەچین زێڕی خۆمان وەرئەگرین و تەرمەکەی ئەبین بۆ سولافە. سبحان الله، ئێوارە خوای پەروەردگار جوندێکی تری نارد، ئەبێ وەعدی دوعای عاسم خوا قبوڵی کات، چونکە لە پێناوی خوا داخوێنی ڕژاوە، بۆ خوا سڵحاوە، چووە خەڵکی فێری دینداری بکە، ئەم غەدریان لێ کردووە، چووە خەڵکی فێری بەرەو بەهەشت بوون، فێریان کا ڕێگەی بەهەشت کامەیە، ئەمان غەدریان لێ کردووە. خوای ڕەب العالەمین بارانێکی بۆ نارد، ئێوارە بوو بارانێکی نارد بوو بە لافاو، لافاوەکە بە فەرمانی خوا جەستەی عاسمی هەڵگرت و بردی، کە بردی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی عاسم دەفەنەته المەلائکە، عاسم فریشتەکانی خوا شاردیانەوە. شەهیدە شۆردنی ناوێ، شەهیدە نوێژی مردووی ناوێ، شەهیدە کفنی ناوێ، بەو جلوبەرگەی خۆیەوە لە قیامەتا زیندوو دەبێتەوە. فریشتەکان ناشتیان. عمەری کوڕی خەتاب کاتێ بیستی زۆر گریا، بێتاقەت بوو، فەرمووی أوفى الله نذره في حياته وبعد مماته. أو نذري كعاصم كرد بوي خوا بوي جبجي كر هم بزنديتي وهم بمردوي جستي بر جستي كافر نكوت. بيويست مسلمان كان أوانا قدوة بيشنجي إيما بن إيما تشاوي لوانا بكين چەند خۆشە بۆ خوا ژیان، چەند خۆشە بۆ خوا مردن، چەند خۆشە لە پێناوی دینی خوادا بمری، چەند خۆشە خزمەتی خەڵکی بکەیت هەرچەند خەڵکیش ئاوا پاداشت بنەوە، چەند خۆشە گوڵ بیت و دڕگ نەبیت. ئەوانە ژیانیان هەمووی لە پێناوی خوادا سەرفیان کرد. هیوادارم خوای گەورەش کۆمەکی ئێمە بکە، ئێمەش بتوانین چاو لەوان بکەین بۆ ئەوەی لە قیامەتا لە خزمەتی ئەوانە و لەگەڵ ئەوانە خوای پەروەردگار حەشرمان بکات. خوای لە گوناهمان خۆش بیت، خوای عاقبەت خێرمان کەیت، خوای ڕەحممان پێ بکەیت، خوای ئیمانمان سەلامەت کەیت، خوای دوعاکانمان گیرا بکەیت، خوای شیفای نەخۆشەکانمان بەی، خوای شیفای نەخۆشەکانمان بەی. ئەو نەخۆشی لە نەخۆشخانەی شارە و ئەمشەو قاچی ئەبرنەوە، نەخۆشی شەکرەی هەیە، خوای شیفای بەی، خوای بەزەی بە حاڵی ئابێتەوە، خوای لەوە زیاتر زەلیلی نەکەی یا رب العالمین، خوای شیفای نەخۆشی ئومەتی پێغەمبەر بەی. ئەو ئافرەتەی لە عەلی کەمال و دوعای خێری کردووە، خوای ڕەحمی پێ بکەی، خوای شیفای بەی، خوای گیان بەزەی بە حاڵمان ئابێتەوە، دوعاکانمان گیرا بکەی، وڵاتمان ئەوەدان کەیتەوە، لە گوناحی باوک و دایکمان خۆش بی، لە گوناحی مردوەکانمان خۆش بی، خوای بمان خەیتە بەهەشتی بەرینەوە، خوای لە عەذابی قەبر و ئاگری جەهەنەم بمان پارێزی، خوای گیان ئەوەی چاکە چاکی بۆ بکەی، هەر کەسێک خراپە خوای چاکی کەی، ئەگە باش نابێ خوای بە حورمەتی بکەی لە ناوی بەری یا رب العالمین، خوای بە ئیسلامەتی بمانژێنی، بە ئیسلامەتی بمانبرێنی، خوای بەر شەفاعەتی پێغەمبەرمان خەی. آمين آمين. الحمد لله رب العالمين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.